دوای مانگێک لە بایکۆتکردنی داوام بەشێکی زۆر لە مامۆستایانی شاری سلێمانی گەڕانەوە خوێندنگاکان و درێژە دەدەنەوە بە پرۆسەی خوێندن. هاوکات لەگەڵ داوامکردنیان مامۆستایان دەڵێن بەردەوام دەبین لە داواکردنی مافەکانمان، بەڵام ناکرێت بۆی بایکۆتەوە پرۆسەی خوێندن لە سلێمانی پەکی بکەوێت. بۆیە ئێمەش بڕیارمانداوە پێشمەرگە ئاسابین و بەردەوام بین لە پرۆسەی خوێندن و داواش لە سەرجە مامۆسایان دەکەن لەبەر بەرژەوەندی خوێندکاران بگەڕنەوە خوێندنگاکان، لەبەرەوەی ئەوان لەبەر حکوومەت نەگەڕاونەتەوە بۆ پرۆسەی خوێندن، بەڵکو لەبەر خوێندکاران و شارەکەیانە. ویستومانە کە خوێندکاران دوانەکەون سەر ڕایەوەی کە مافی مامۆستاش پێشێل کراوە جێبەجێ نەکراوە، بەڵام هەموو ڕۆژێ لە ماڵەوە بوونێمە کۆڵی خفەت بەسەر شانمانەوە هەبووە، چونکە باوەڕمانوا بوو کە ئەمە زەرەرێکە بۆ مناڵانی شاری سلێمانی و بۆ پرۆسەی خوێندن لە شارەکە. ئێمە بێبیرێک لە مناڵانی شارەکەمان بکەینەوانێ و سەرڕای ئەو بارە سەختەی کە هەمانە پرۆسەی خوێندن هەوڵ بین پەشی نەکەوێت. ئێمە سوورین لەسەر داواکاریەکانی خۆمان، بەڵام بارودۆخەکە هەروە بەردەوام نابێ. هیوادارم هەموو مامۆستایەک خۆڕاگر بێ بەرامبەر ئەم بارودۆخە، چەنەها بارودۆخیکەی وامان تێپەڕاندووە. هەروە بەردەوام نابێت و چاکی ژەبێ ئەم بارودۆخ زرۆفە. هیوادارم ئەوانیش وەکو پێشمەرگەکان ئێمە وەکو پێشمەرگە واین ئێستا لە هۆڵەکانی خوێندنە. پەیامم ئەوەیە کە یارمەتی مناڵەکان بن، هەموو ڕۆژێ بێنەوانەی تر غیاب نەبن ئەو فترەی کە ماوە ئەو مامۆستایانی کە تا ئێستا بڵێن نهاتونەتەوە مەکتەب بێنەوە بۆ مەکتەب، چکە بەڕاستی فترەیەکی کەم ماوە خوێندن بۆ ئەوەی ئەم ساڵمان بڕوات و مناڵان تر لەوە زیاتر زەرەر نەکەن. خوێندکاران دوای مانگێک دابڕان لە خوێندن بە تاسە و گەرموگەڕی و گەڕانەوە خوێندنگە و بە گەشتبینیەوە بۆ ئایندەی خۆیان دەڕوان و داوا دەکەن چیتر هیچ مامۆسایەک بایکۆتی داوام نەکات و پرۆسەی خوێندن ڕانەگرن و هیواکانیان نەکەن بەخەون. پێمان خۆشە کە مەکتەب کرات و مامۆستاکانە تونێتەوە، بەلامان ئیتر نامانەوە هیچ کات بایکۆت بکەن. دڵخۆشم ئەوەی کە مەکتەب کراوەتەوە، حەز دەکەم مامۆستاکان گشتیان بێنەوە سەر کاروبارەکانیان بە بۆنەی ئەوەی کە ئێمە پرۆزەی مەکتەب تاوکی. حەز دەکەم بۆ ئەوەی کە مەکتەب کرا هەمومان دڵخۆشی مامۆستاکان بۆ هاتوونێتەوە بۆ ئێسایی بە ئێمە بکەن. دوای مانگێک لە بایکۆتکردن و چۆڵکردنی هۆڵەکانی خوێندن و خوێندنگاکان مامۆستایان ئەو بڕوایاندا دروست بووە کە بایکۆت چارەسەری داواکاریەکانیان ناکات و ئەمان بۆ فشارخستنە سەر حکوومەت بایکۆتیان کرد، بەڵام پرۆسەی خوێندن بەرەو بە تەواوەتی پەکخستن هەنگاوی دەنا، بۆیە هەستیان بۆ مەترسیە کرد و نەیان هێش خوێندن پەکی بکەوێت و دەرگای خوێندنگاکانیان کردەوە بەردەوامی دەدەن بە پرۆسەی خوێندن، لەگەڵ ئەوەشدا بەردەوامن لە داواکردنی مافەکانیان. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.